ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئێوە و چوارەمین ساڵەی خەڵاتەکانی ڕوانگە. Ladies and gentlemen, this is the 4th annual Rwanga Awards. سڵاو ئامادەبوانی خۆشەویست بینەرانی لە دڵا شیرین. من زیرەک ژێدار ئەم ئێوارەی لە چوارەمی ساڵەی خەڵاتەکانی ڕوانگە لە هەولێری پایتەختی کوردستانەوە لە خزمەتتاندام. بەڕێزان بە لە دەستپێک بە پێویستی دەزانم زۆر سوپاسی گروپی بالەی لەیزیم بکەین کە لە شاری سلێمانیەوە تەشریفیان هێناوە بۆ ئەم نمایشە سەدن ڕاکێشەی کە پێشکەشی ئێوەیان کرد کە گزارشت بوو لە بەردەوامی و بەیەکەوە ژیان و هاوکاری یەکترکردن شایانی چەپڵەیەکی ترن. بەڕێزان ڕێگان بدەن بە ناوی تەواوی کارمەندانی دەستگای ڕوانگەوە با خێرهاتنی هەموو لایەکتان بکەم و سوپاسی ئامادەبوونتان بکەم لە چوارەمی ساڵەی خەڵاتەکانی ڕوانگە. ڕەنگە زۆر بەمان ئاشنا بین بە پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە کە پێشبڕکێیەکی ئەدەبی و هونەری و زانستیە ساڵانە بۆ لاوانی تەمەەن 15 بۆ 25 ساڵان تەرخان دەکرێتن تاوەکو توانە شاراوەکانی گەنجان پیشان بدەین لە پلاتفۆرمێک و واروەها لەسەر سەکۆیەک هەم بۆ خۆیان و هەمیش بۆ هەمومان. بەڕێزان بۆ ئەم ساڵ وەکو ساڵانی پێشووتر چەندین بەرهەمی ناوازە چەندین بەرهەمی داهێنەرانە بۆ تەواوی بەشەکان هاتووە کە لەلایەن دادوەران و لیژنەی هەڵسەنگاندنەوە هەڵسەنگاندنی بۆ کراوە و ئەمڕۆ لەم ڕێو ڕسمە شکۆدارەدا براوەکان خەڵات دەکەین. هەموو بەرهەمەکان جوان بوون سەرنج ڕاکێش بوون بەڵام یەک لە تابلۆکان زۆر سەرنجی ڕاکێشام جۆش و خڕۆشێکی بە گیانم داهێنا ئەویشیان پێشمەرگەیەکی کوردستان بوو ئاڵای کوردستانی لە باوەش گرتبەوە. ئەمە لە سایەی سەری پێشمەرگە قارەمانەکانی کوردستانە لەم کەشە ئارام و ئاسایشەدا گەنجان دەتوانن داهێنان بکەن ڕێکخراوەکان دەتوانن خەڵاتیان بکەن و مانای بەردەوامی ژیانە. سڵاو ڕێز بۆ تەواوی پێشمەرگە قارەمانەکان و چەپڵێکی بەتین. ئازیزان دەستگای ڕوانگە ڕێکخراوێکی ناحکومیە لە ناوەڕاستی ساڵی 2013 لە هەولێر دامەزرا و واروەها دواتر نووسنگەی لە دهۆک و لە شاری سلێمانی کردەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی. تاوەکو ئێستا 129 پرۆژەی ئەنجام داوە و زیاتر لە 1,400,000 کەس سوودمەند بوونە لە پرۆژەکانی و هەروەها لە 4 بەشی سەرەکی کار و پرۆژەکانی جێبەجێ دەکات: پەروەردە، لاوان، ژینگە و کەسانی لێقەوماو. بۆ ڕۆشنایی زیاتر سەبارەت بە بەشێک لە کار و پرۆژەکانی دەستگای ڕوانگە ڤیدیۆیەکمان بۆ ئامادەکردوون با بەیەکەوە بینەریمین.
ئەوەی بینیتان بەشێک لە کار و پرۆژەکانی دەستگای ڕوانگە بوو لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئێستا. پێم وایە بەشێک لە کار و پرۆژەکان جێگای پرسیارن گەلای منیش نەبێ حتمما لە لای ئێوە هەیە، بۆیە بە باشی دەزانم بەڕێز عەبدوسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکار بێتە سەر ستەیج بۆی یەک دوو پرسیاری لێ بکەین. سەپڵێکی بۆ لێدان. پرسیارەکەی منەوەیە تابی لەو کاتی کە دەستگای ڕوانگە دامەزراوە لە ساڵی 2013 ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵام بە تایبەتی کوردستان و عێراق زۆر هەوراز و نشێوی بەخۆی بینی، بەڵام دەستگای ڕوانگە هەر بەردەوام بووە. ئەو بەردەوامیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ڕاپرسیەک کرا گوتیان زیاتر خەڵک لە چیە ترسیتن؟ ژمارە 2 مردن بوو، ژمارەیەک قسەکردن بوو بۆ خەڵکێک. فکابراڵێتن کەواتە ئەگەر مخەیر بوو لە نێوان بمریان ملەقینەکەی باشتر وایە کابرا مردوو بیتنەک ئەو کەسە بیت کە تەلقینەکە ئەخوێنیتن. فگاک زیرەک منی تووشی ئەو مووقیفەی کردیا بزانین چۆن دەبێتن. بەڕێزان ڕێزداران، میوانانی عزیز بینەرانی بەڕێز، زۆر بەخێر هاتن سەرسەران سەرچاوان، مشەڕەفین ئەوڕۆ بە ئامادەبوونی بەڕێستان لێرە. نووسەرێک ئەڵێت من عمری خۆم بە ڕۆژ و ساڵ ناژمێرم، بە ژمارەی ئەو زەردەخەنانە ئەژمێرم کە ئەتوانم لەسەر سیما و دەموچا و لێوەکانی خەڵک زیاد بکەمەوە. لەو ڕۆژەی کە دەستگای ڕوانگە دامەزرا، دامەزرێنەری ڕێکخراوەکە و سەرۆکەکەی بۆردەکانی ڕوانگە، ستافی ڕوانگە هەندێک بەهامان هەیە ئیمانمان پێەتی کە یەکێک لەوانە باوەڕمان بەوە وایە ئەو واقعی کە هەیە لە هەر کاتێک لە هەر شوێنێک دەرەنجامی هزر و کار و چالاکی و جۆری پەیوەندیەکانی تاکەکانی ناو ئەم گروپەنە یان ئەو کۆمەلگایەنە. ئەگەر ویستمان واقعەکە بگۆڕین ئەبێ هزر و کار و چالاکی و پەیوەندیەکانی خۆمان بگۆڕین، ئەو کاتە واقعەکە ئەگۆڕدرێت، ئەگەر نە مجرد خەونێک دەبێتن. بەنسبەت ئێمەوە قەناعەتێکە و بەو شێوازە دەست پێکەینەوە وا تەسەوور دەکەین باشترین مەدخەل پەروەردە و لاوانە کە بەشدار بین لەوەی کە ببینە بەشێک لە فاکتەرەکانی گۆڕانکاری پۆزەتیڤ لە ناو جوواکدا ناو موجتەمەعدا. دووەم هەندی بەهێز بین، ئەوە باوەڕێکە لای ئێمە، هەندی بەهێز بین بە تەنیا لاوازین، هەندی لاواز بین پێکەوە ئەتوانین بەهێز بین. فەیەکێک لە پەیامەکانی ئێمە ئەوەیە هێزی پۆزەتیڤی ناو کۆمەڵگادا هەوڵ بدەین هەمومان پێکەوە لاوازش بین، بەهێز ئەکەوین فعلا ئەتوانین ئەو واقعە بگۆڕین بەرەو پێشیش ئەبین. سێەم باوەری ئەوەیە ئەم خەونانە و ئەو ئامانجانە ئەگەر کارمەندی بۆی بدۆزیەوە ئەبیتە کارمەند، شعارەکەی ئەبیتە شەرت سەرەمانگە، شەرت مەعاشەکەیە. ئەم جۆرە ئاوات و ئامانجانە پێویستی بە خەڵکێکی خاوەن پەیامە، خاوەن پەیامێکە بەوەی ئەو گۆڕانکاریە بەدەستخۆی بیهێنیتن. و ئێمە بۆ ئەو مەبەستە سەرۆکی دەستگا کە بۆرد ستاف تەنانەت خۆبەخشەکانیش بەو نەفەسە کار دەکەن کە خەڵکێکن خاوەن پەیامن. خەڵاتەکانی ڕوانگە ئامانجی سەرەکی تێدا ئەوەیە پلاتفۆرمێکە بۆ گەنجان هێز و توانەکانی خۆیان بدۆزنەوە بتوان عەرزکەن بۆ خەڵک. ئامانجی سەرەکی بەو شێوازە بوو، بەڵام ئەم ساڵ ئامانجێکی ترمان زیاد کرد چونکە زۆر قسە هەبوو لەسەرەوەی کە ئەسڵەن بکرێتن یان نەکرێتن. ئامانجێکی ترمان ئیزافە کرد و ڕەنگە بتوانم بڵێم و ئەتوانین بڵێن گرنگتریشە. نهێنیەک نینە ئەوڕۆ ئێستا من باس بکەم کە کوردستان لە باشترین حاڵەتەکانی خۆیدا نییە. دڵمان هێشتا بریندارە، چاومان هێشتا بە فرمێسکە، بەڵام هاتوین بڵێن ژیان لە کوردستان بەردەوامە. هیوا لە کوردستان بەردەوامە، بەردەوامیش دەبین لەوەی ئاشتی خواز بین، بەردەوامین لەوەی پێکەوە بژین
و بەردەوامین لەوەی بتوانین وڵاتێک و واقعێک و کۆمەڵگایەکی پێشکەوت و دروست بکەین. فلێرەوە ئەڵێم بە سەرکردەکان ئەو دەڤەرە زیاتر خەڵکی ئێمە و گەنجانی ئێمە تا ئێستا متمانە و هیوا بە بەڕێستانی هەیە. تکامان وایە لە ئاست هیوا و متمانەی خەڵک و گەنجان ببن، تکام وایە. ئەنعەمدیش گەنجان براوەکان بە تایبەتی هێنامەتە ئێرە لە ڕیزی یەکەم تا بە گەنجانیش بە تایبەتی ئەڵێن هەرچی ڕوو بداتن، هەرچی ڕوو بدات گەنجان هیوای خۆتان لەدەست نەدەن، کاری خۆتان نەوەستێنن تا ببنە ئەو سەرکردانەی ئەو هیوایە بە ئێمە ئەبەخشن تا بتوانین ئەو وڵاتە بنیاد بنێن کە هیوا و ئومێد و پێشکەوتن بە ئێمە ئەبەخشیتن، نەوەستێن. سپۆنسەرە بەڕێزەکان بەبێ جەنابتان ئەو کارە نەدەکرا، ئەو کارانەی پێشتریش ڕاستی نەدەکران. زۆر مەمنونی جەنابتان و بەشێک لە پەیامەکەوەیە کە جەنابتان حەقتانە قازان جویستن، مافی بەڕێستانە ڕۆلی جەنابتان ناو کۆمەڵگادە، بەڵام لە هەمان کادا پردێکن لە نێوان جەنابتان و کۆمەڵگا و ئەو گەنجانەتان لە بیر کردیە. دیسان تکایەکە بۆ جەنابتان بەردەوامی لەسەر ئەوە، چونکە گوتمان تاک لاوازین بەڵام پێکەوە ئەتوانین بەهێز بین. ئەو گەنجانەی کە بەشدار بووینە لە هێنانەوەی ئەو بەرهەمانە ڕاستی جێگای سوپاس و ڕێزن، چونکە هەر بەرهەمێک بە ئێمە گەیشتی بیتن بەنسبەت ئێمە پەیامێک بوو لەو وەزعە ناخۆش و ناڕەحەتەدا ئێمە بڵێن نە هیوا هەیە، گەنجی ئێمە تا ئێستا باوەڕی بەخۆی هەیە، عمری ئێمە درێژترە لەوەی یەک تەجریبەی قاسی و ناخۆش ئەوە ببیتن. دەرنەچوونی بەڕێزت لەسەر ئەو ستێجە واتای ئەوە نییە کە جەنابەت بەهرەدارنی، جەنابەت بەهرەداری، بەڵام ڕەنگە یەکێک لە هاوڕەکانی بەڕێزت تۆزێ بەهرەدارتر بیت لە جەنابەت، یان ڕەنگە ئەسڵەن پێوەرەکانی ئێمە و دادوەرەکان ڕەنگە لەگەل بەرهەمی جەنابەت باش نەگونجێبیت، ئەمە بێگومان جەنابەت خاوەن بەهرەی لەبەرەوە بەهرەیە نەوەستێنی. ئەو گەنجانەی کە براون پیرۆستان بیت، دەستان خۆش بیت، یەکەم بی، دووەم بی، سێەم بی، ئێستا جارێ لەو قۆناغا گرنگ نییە، گرنگ ئەوەیە دیسان هیواکە بە هەبیتن و بەردەوام بی لەوەی خۆت ئیسبات بکەیت تا بی ئەستێرەیەک لەنا ئەو جیهانەدا و عالەمەدا بەردەوام بە. دادوارە بەڕێزەکان، ئەزانم جەنابتان ماندوو بوون، ئیشی خۆتان هەبوو، خیبرەی خۆتان بە خۆبەخشی بە ئێمەتاندا. جدی سپاستان دەکەین و ئومێدەوارین دیسان ئەو پردە بەردەوامیت لە نێوان جەنابتان و ئەو گەنجە بەڕێزانەدا، چونکە سوود لە خبرەی جەنابتان وەردەگرن و نەوە بۆ نەوەیەکی تر ئەو ئاڵایە یەکێک بە ئەوی تر ئەداتن بێگومان. میوانە بەڕێزەکان، ئەو بینارانەی ئێستش دەمان بینم لە شاشاتی تلڤیزیۆن، دیسان بەبێ جەنابتان ئەم مەوزوعە ڕۆڵێکی وا بە قووەت نەدەوە، بەڵام کە جەنابتان دێن پێمان دەڵێن هێشتا ئێمە ژیانمان خۆش دەبێتن و ئەوە گەورەترین پەیامە ئەمانەوێ ئیمان پێبێنین و تێدا بەردەوام بین. دووبارە زۆر سپاس بە هەموو لایەک، مەمنونی جەنابتانین سەرسەران و سەرچاوان. زۆر سپاس. زۆر سپاس کە عەبدوسەلام، گەلێک سپاس. مەمنونم. بەڕێزان، ئەروەکو کاک عەبدوسەلام باسی کرد، من بەڕاستی دام نابوو لە سەرەتا، دیار تۆزە قەلق بوو، مەلبۆیە لە بیرم چوو بوو کە زۆر سوپاسی سپۆنسەرە بەڕێزەکانمان بکە، سەری لۆگۆیەکانیان بکەن لەمسەر و لەمسەر کە لە تەواوی بڵاوکراوەکانمان هەیە. ئەو سپۆنسەرانە ساڵانە لەوەتی دەستگای ڕوانگە هەیە، بڵێن لەوەتی خەڵاتەکانی ڕوانگە هەیە، هاوکار و پاڵپشتمان بوونە، یعنی بەڕاستی شایانی چەپڵەیەکی قای من. بە هیوای ئەوەی نەبێ بەشمان نەکەن لە ساڵی داهاتوو. بەڕێزان، خەڵاتەکانی ڕوانگە هەروەکو باسکرا پرۆژەیەکە لەو پرۆژانەی کە دەستگای ڕوانگە جێبەجێ دەکا. هەروەکو کە باسیشمان کرد دەرفەت ڕەخساندنە بۆ ئەو گەنجانەی کە دەیانەوێت تاقی خۆیان پیشان بدەن، بەڵام دەستگای ڕوانگە هێشتان بێ ئاگانیە لەو گەنجانەی کە بەردەوام بوونە و یان ئەوتە تواناکانیان گەشەی پێدراوە و ئەمڕۆکە لە قۆناغێکی دیکەنە. ڕامتین هەماوەند تەمەنی 18 ساڵە، براوەی بەشی تاکژەنی میوزیکی خەڵاتەکانی ڕوانگەیە لە ساڵی 2015 کە ڕێوڕسمەکە لە شاری سلێمانی بەڕێوە چوو. ئەمڕۆ بە پیانۆ و دەست و پەنجە داهێنەرەکەی لەگەڵ کچە تەمەن 15 ساڵێکی دەنگناسکی جوان خاتوشەم دەمان بەنە نێو دنیای مۆسیقا و گۆرانی، بەڵام دنیا و مۆسیقا و گۆرانیەکی جیاواز.
من نامێ زۆر وەسفیان بکەم لەبەرەوەی ئەکیدم لەوە پێشکەشکردنی بەرهەمەکانیان دەبێتە مایەی سەرنج. با بەیەکەوە بە چەپڵە ڕێزان پێشوازی لە ڕامتین و خاتو شەم بکەین. هەموو کەس پێ دەڵێ لە 2015 کە براوە بووی قژێکی درێژت هەبوو من لەو کاتوار حەزم دەکرد قژی خۆم درێژ ها سێرکە چەند درێژم کردەوە زۆر درێژ لە 2015 تاکو ئێستاکە بەس پێم بڵێ بۆ قژەت کورد ئەخامیش ویستم وەکو جەنابەت قۆز بم لێ کورتم کردەوە واو چەپڵەیەک بۆ من ڕامتینجان تۆ ئێستا پارچە موزیکێک دەژانی وایە؟ باڵ بەس پێم بڵێ تۆ لە چ قۆناغێکی و چۆن ئێستا لە قۆناغی چوارم لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و خۆشحاڵم کە ئەو ڕۆژ توانیمە دیسان وەکو هاوکارێکی بچووک لەگەڵ ڕوانگە کە ساڵانێک فرسەتێکی دا بە من کە بتوان بخۆم بەدەر بخەم زۆر سپاسدانەکەم. پرسیارێک لێرە قژم درێژکەم یا ها کورد بێ؟ ئێستا زۆر درێژە لەوە درێژتر ینی لێت نایە بەس ساوەندە؟ من وەکو تۆم ئێستا ینی ئەم وەکو جەنابەت قۆزم زۆر قۆزی تۆ شانازی هەمووسراکە قۆستریشی کردووی وای کچە جوان خاتو شەم چۆنی باشی؟ باش ئەمە جادەم کە شەم چۆنی دەکات پرۆبلێگم باشم کاشم جوانە چیمان پێشکەشەکەی ئەمڕۆ گۆرانێکی کوردی و ئینگلیزیم تێکەڵاو کردووە باشە چیە گۆرانێکە توانین پێم بڵێ چی و چیە گۆرانیەکە کوردی ئینگلیزیەکە بابێ بۆ لای من لەگەڵ هەڵۆ کە ئەدەڵ گوتێتی ئەدە واو چەپڵەیەک کەواتە لە ئێستاوە ئەگەر جوور ئەدێ و کە ئەدێڵ بڵێ بەڕێزان مستەیجەکە بەجێ دێڵم و خاتو شەم و واروەها کاکە ڕامتین
زۆر سپاس. هیوام تاوەکو ئێستاکە کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمادا بەسەر بردبێتن تا دێ نزیک دەبینەوە لە ڕاگەیاندنی ناوی براوەکانی یەکەم و دووەم و سێم لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 بەڵام بەر لە ڕاگەیاندنی ناوەکان پێمان باشە لە دڵەوە زۆر سوپاسی تەواوی دادوەر و ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بکەین کە خۆبەخشانە ئەم ساڵەکە لەگەڵ ئێمە بەشدار بوون بۆ هەڵسەنگاندنی بەرهەمەکان چەپڵە ڕێزانیان دەکەین. ڕەنگە زۆر کات ئێمە لە فستیڤاڵ و لە پێشبڕکێکاندا نەرمەگومانێکمان هەبێ لە ئەنجامی بەرهەمەکان یا لە ئەنجامی نەتیجەکانی کە دەدرێتە ئەو گەنجانەی کە خەڵاتی یەکەم یان دووەم بەدەستێنن. ڕەنگە جاری وای حەقمان بێ جاری واشە نەحەق بین لەبەرەوەی نەزانین تەواوی پرۆسەکە لە چیدایە. بۆیە تەواوی ئەو پرسیارانی کە لە خەیاڵماندا هەیە سەبارەت بە پرۆسەی هەڵسەنگاندنی بەرهەمەکانی خەڵاتەکانی ڕوانگە کورتە ڤیدیۆیەکمان بۆ ئامادەکردوون کە وەڵامی پرسیارەکانمان لەلایەن دادوەرەکان خۆیانەوە وەری دەگرین با بینەری بین. بابت ناتشرال بابت شوینی کمپوزیشنی جدا لوکیشنی جدا الهمی کردستانی هاتی نگرتن تشتاکی باشه فرایتری و هندک ما تبینی و اول سر هنه بس اوشتی انشاءالله بچه سر لبابتی هنری دمانیست بزنیم و نگر چند حولی داوا کاری که هنری بکات یعنی جگلوی که وێنەیەکی گرتو ئەم وێنەیە چەند حەول دراوە بۆ کە کارێکی هونەری بێتە بەرچاو. ئەو هەڵسەنگاندنەی کە ئێمە کردمانەوە من بەشداری پێدا کرد لەسەر بنەمایەکی زانستی با بڵێن ئەکادیمی بەڕێوەچوو. یەکێ لە پێوەرەکان پێوەری ئەساڵەت ئۆریجیناڵەتی کە تۆ هەستکەی کە ئەم کارە کۆپی نییە ئەم کارە نزیکە لەو دنیابینینەی کە تیایژی ئێمە وەکو تاژێنی مۆزیکەوە بەڕاستی پرەنسیپەکەمان بە سێ قۆناغی زۆر گرنگە و تێدەپەڕێ. یەکەمیان جێویستی بەرهەمەکان دەبین وەکو ئەو بەرهەمانێکەوە هەن دواتر لە ڕووی هەڵسەنگاندنەوە ئەو پرەنسیپانی کە باسمان کرد لە خاڵەکان ڕەچاوی ئەو خاڵان دەکەین ئایا لە مۆزیکەکاندا بوونی هەیە نییە دواتریش دەگەڕێنەوە بۆ ئەو بەهارەی ئەو ژەنیارانێکەوە ژەنیانی کردووە ئامێرەکانی مۆزیکیش کە بۆمان هاتن ئەوانشمان پۆلێن کردو بۆ سێ ئاستی ئامێرەوە ئەو ئامێرانێکەوە دەنگەکانیان جێگیرە لە ڕۆی ئامێرەوە تا چ ڕادێگەیشتە ئەو ئاستێکەوە وەکو پێویستێکی موزیکی سیر بکرێت و پیشان بدرێت. ئەوەی دەبێت ئەم تەقدیر بکەین ژبەرک ئەم دزانن گەشتبەرک و فرسەتا خوێندن بۆ ئەوانە نەبووە دەبێت ئەم ئەو بەهرە توانە بن زەفت بکەن و سەروی ئەساسیژی کار بکەن. هەلبەتە گەرەیەک وەرە هەم بەهرەژی هەبە و تەکنیکی هەبە و نەتەژی بخۆینە هەر باشترە یانی. هەڵبژاردننی ئەمە بۆ خەڵاتەکانی ئەم فستیڤالە لەسەر دوو بنەمایە بنەمایەکیان مرۆییە برەمایەکیان تەکنیکیە. ئەو فیلمانەشی کە هەڵیە بژێرین بە درێژایی ئەم دوو ڕۆژەی کە سەیری تاوای فیلمەکانمان کردووە لە هەر شوێنەکە پێویستیمان بە جاریش کرد تەماشاکردنەوەی فیلم هەبێت کە ڕاوینەتەوە سەری قسەمان لەسەر ژانری فیلمەکە کردووە
قسەمان لەسەر تەکنیک کردووە لەسەر سیناریۆ کردووە لەسەر هەموو بنەماکانی فیلمسازی کردووە هەمی بوارەدات هەمی ژانڕادا دکۆمنتری فیکشن و بابەتی جوراوجور هەرچەند پتر بابەت تەسیرە شەڕ و ئەو بڵابێژین کارەساتی کوردستانی وان فیلماژی بە دیاربی The whole process has been absolutely incredible. The standard of work is brilliant, really brilliant, and especially when you think of what people are going through, the situation and the crisis that's happening. It's wonderful to see how people are using their emotions to produce such fabulous creativity. پرۆجێکتەکان هەمیان کۆدێکیان لەسەر بوو و ئەم کۆدانە نەناسراوە لەگەڵ تۆزێک لە دیسکریپشن لەسەر پرۆجێکتەکە و ئەو بیرۆکانەی لە پشت پرۆجێکتەکەەوە هەبووە کە ئەو کەسە بۆ ئێمەی داناوە بۆ ئەی بزانین کە پرۆجێکتەکەی باسی چی ئەکات. پرۆسەی هەڵسەنگاندنی چیرۆکان زۆر شەفاف بوو لەبەرەوەی ئێمە تەنها کۆدمان بۆ هات نەمان دەزانی ئەم چیرۆکە چێ نووسیوەتی لە چ شارێک نووسراوە تەنها ئەوەی کە بڕیاری نهایی بە ئێمەدا لەسەر ئەو چیرۆکانە ئەوە بوو کە ئاستی چیرۆکەکە بووە. هەر چیرۆکێک دووجار خوێندرایەوە دوای ئەو پرۆسەی دووجار خوێندنەوە نۆ چیرۆک دەرچوو کەتنە ناو پێشبڕچێکەوە ئەو نۆ چیرۆکەش جارێکی تر دووجار خوێندرانەوە بۆ هەڵبژاردننی یەکەم و دۆم و سێم. ئێمە وەکو لیژنەی دادوەر هەڵدەستین بە سەرەتا بە خوێندنەوەی بەرهەمەکان یەکێک دوای ئەوە کەلی تێگەیشتین و پۆلپۆلیان دەکەین دابەشیان دەکەین دوای ئەوەی بەشمان کرد هەڵدەستین بە هەڵبژاردننی چەند بەرهەمێک کە بتوانین بیخێنە ناو پێشبڕچەی خەڵاتەکانی ڕوانگە. This is in the future will be developed the manufacturing in this region and it's very very important for your people to use like this project. بێگومان دەست پێشخەری کار یەکێکە لە هەرە چەمکە مهمەکان و گرنگەکانی کۆمەلگا تا بتوانین ئابوووریەکی پتە و باشترمان هەبێت. کۆمەڵێک پێوەری سەرەکی هەیە کە لە هەر یەکێک لەو پێوەرانەدا ئێمە دەرەجەیەکیان بۆ دانەنین بەبێوەی کە کەسیان بناسین بەبێوەی کە کەسیان پێشتر ئاگاداری کارەکانیان بوو بینین بەپێی ئەو زانیاری و داتانی کە دراوە پێشکەش بێمەکراوە ئێمە هەڵسەنگاندنێکی شەفافانەی بۆ دەکەین. بەڕێزان ئێستا کاتێوە هاتووە یەکەمین بەشی پێشبڕچەی خەڵاتەکانی ڕوانگە ڕابگەێنین ئەو گەنجە جوانانە با هیچ کە لە قەلەقی و ڕاڕایی نێلینەوە با لە بەشی فۆتۆگرافیەوە دەست پێ بکەین بەڵام بەر لە بانگێشکردنی پاڵێوراوەکانی قۆناغی کۆتایی داوە لە ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بەڕێزان یونس محەممەد و سەردارزێوەی دەکەین بفەرمن بۆ سەر ستەیج. بەڕێزان ئێستاش هەر سێ لاوی بەهرەمەن کە توانیانە بگەنە قۆناغی کۆتایی بەڵام تەنها یەکێکیان دەبێتە خاوەنی خەڵاتی یەکەمی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 ئەوانیش بریتین لە ئارێز یوسف
هەروەها تۆڵە ئاراس کەواتە سەدەینە سەر ڕاگەیاندنی براوەکان. بەڕێزان من لە براوەی بەشی سێمەوە دەست پێ دەکەم، ئەوەی کە بۆتە براوەی بەشی سێم لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 ئەویشیان بریتیە لە تۆڵە ئاراس پیرۆزە. زۆر پیرۆزە کاک تۆڵە، خۆزگەمی سێم دەبوو. بەڕێزان ئەوەی کە توانی پلەی یەکەمی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 لە بەشی فۆتۆگرافی بەدەست بێنێ ئەویشیان بریتیە لە راوێژ عوسمان. زۆر پیرۆزە. کەواتە ئۆتۆماتیکیان براوەی دووەم بریتیە لە ئارێز یوسف. بەڕێزان ئێستاش داوە لە دادوەرە بەڕێزەکان دەکەین دیاری دووەم و سێەم ببەخشنە براوەکانی بەشی فۆتۆگرافی لە بەشی فۆتۆگرافی بڵێن ئەوانەی کە دووەم و ئەوانەی کە سێەم بوونە دیارەکەمان بۆ بێنن. زۆر سپاس. پیرۆزە سایە دوای دەیگۆڕێت هیچ مشکلە نیە. زۆر باشە. و هەروەها براوەی دووەم ئارێز عوسمان. زۆر سوپاستان دەکەین. دووبارە پیرۆزە هیوا بڕنە بن ساڵی داهاتوو دەمانەوە یەکەم بن. باشە گەلە بە خێر بێن. زۆر پیرۆزە. چەپڵێکی دیکە. بەڕێزان پێم باشە پرسیار لە کاک یونس بکەم بۆی کە بزانین بۆچی پێتان وابوو فۆتۆیەکەی ڕاوێژ عوسمان شایانیەوە بکە پلەی یەکەم بەدەست بێنێ. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو ئامادوان. پیرۆزبایی لە برای خۆشەویستم دەکەم. وەڵا وێنەکان هەمویان باش بوون و پرۆسیال سانگاندن بەڕاستی پرۆسەیەکی وەکو بڵێن نەفەسگێر بوو، تۆزە زەحمەت بوو. بەس ئیشەکەی کاکە ئیشەکی فەنی بوو، کاتی پێویست بوو. تۆ دەبێ شارزایی لە تەکنیک هەبێ، شارزایی لە خۆدی کامێراکە هەبێ و بزانی ئەو وێنەیە لە چ کاتێک لەکوێ بە چ بڵێن شەرایطێکی پێویست بگیرێ. بەڕاستی ماندووبوونێکی زۆری پێوەدا بوو. یان دیار بوو ئەو کەسێک کە وێنەکەی گرت بوو هەم لە ڕووی تەکنیکیەوە شارەزایە، هەم لە ڕووی بڵێن ئامادەیی خۆی ئامادە کردو بۆی کە ئەو ماندووبوونە زۆرە تەقبولی ئەو ماندووبوونە زۆرە بکات بۆی کە وێنەیە بگیرە. بۆیە دەستخۆشی لێ دەکەم. یان لە چاو وێنەکانی تری ناو بڵێنەوە وێنانی کە بۆ ڕوانگە هاتبوو وێنەیەکی تەکنیکی و زۆر سەرنجڕاکێش بوو. دیسانمە پیرۆزبای لێ دەکەم. زۆر سپاس. زۆر مەمنون. دەستان خۆش بێتن. ڕاوێژگان بە پرسیار لە تۆ بکەم. بەڕاستی باوەڕ دەکرد یەکەم بی پیرۆزبای لە دوو هاوڕێمەکە هیوا سەکەوتنیان بۆ خوازم. ناسینی ئەوان بۆ من شتێکی زۆر تایبەت بوو. کەسایەتێکی دوو کەسایەتی زۆر جیاوازات لە ژیانمەوە. سپاس بۆ ڕوانگەش بۆ فرسەتە. ڕاستیەکەی ئیشەکانی ئەوانم زۆر بەدڵ بوو، بەڵام
هەتا ئەم دەقەیەش هەر بەتەمای دووەمی بوو خۆم. جوانە هەست چۆم و کاتێک کە ناوت خوێندراوە بە براوەی یەکەم هەستێکی خۆشە تۆ پلەیەکەم بەدەست بێنی لەو بوارەیە با بڵێن هیوایە کە تۆ هەوڵی بۆ ئەیت ئاواتێک کە بێتە دی هەستێکی خۆش. دووبارە پیرۆزە بەو هیوایان کە بەردەوام بی. ئێستا داوا لە بەڕێزان دەکەین کە خەڵاتی یەکەم بێنن بۆی کە لەلایەن دادوەرە بەڕێزەکانەوە ببەخشرێتە کاکە ڕاوێژ. و مەدالیاکەش تخوا ڕسمێک بەیەکەوە ئەگەر بچێ نێوان هەردوو دادوەری بەڕێز زۆر جوانە بام دوور بمەوە. زۆر پیرۆزە دووبارە پیرۆزە لە دووەم و سێمەکانی شو بە چەپڵە ڕێزانی ئەوە دەیانگەڕینەوە شوێنەکانی خۆیان دووبارە زۆر بەخێر بێن. دەستان خۆش بێن گەلێ گەلێ سوپاس زۆر سوپاس زۆر بەخێر بێن. بەڕێزان ئێستا کاتیەوە هاتووە بەشێشی تر ڕابگەێنین ئەویشیان بەشی وێنە کێشانە. داوا لە هەردوو هونەرمەندان قەرەنی جەمیل و دکتۆر ڕێبوار سەعید دەکەین وەکو ئەندامانی لیژنە بفەرمونە سەر تەقەیشانەوە. دکتۆر گیان گەلێک بەخێر بێن کەرم بکەن زۆر زۆر بەخێر بێن. بەڕێزان ئەو سێلاوەی کە توانیان بگەنە قۆناغی کۆتایی لە بەشی وێنە کێشان بریتین لە نامۆ محەممەد، و هەروەها محەممەد فاخر، و هەروەها ڕەوەن جەعفەر، کوا کاگڕەوەند ئەو چێ دەری حەز لە یەکەمی نییە لە دووەمی یان سێمی نییە وەرە یاخوا بەخێر بێ وەلو تاخیر دەی ماندوویە دای بەخێر بێستا چاوە لێرە ئەتۆزە تۆلێ و بۆسن ئاجوانە ئەتۆزە بچینە ناوەڕاستی ستەیجەکە باشتر نییە بڕێەوە زۆر ئەو لە بۆ فۆتۆیەکانمان فۆتۆیەکان جوان دەربچی زۆر مهمە. بەڕێزان ئەم جارەیان براوەی سێیەمی بەشی وێنە کێشان ڕادەگەێنم کە ئەویش بریتە لە نامۆ محەممەد. زۆر زۆر پیرۆزە ئەو بەرهەمەندەی کە توانی بگاتە قۆناغی کۆتایی و هەروەها ببێتە خاوەنی خەڵاتی یەکەمی ڕوانگە بۆ ساڵی 2017 بریتە لە چۆنە دوای وچانێک بگەڕێنەوە لاتان نا؟ ئەویشیان ڕەوەن جەعفەر. و حتمما ئەوەی کە توانی ببێتە براوەی دووەم ئەویشیان محەممەد فاخر.
ئێستا داوا لە بەڕێزان دەکەین دیاریەکانی دووەم و سێم بێنن تاوەکو خەڵاتی دووەم و سێم ببەخشین. هەروەها خەڵاتی دووەم دووبارە پیرۆزە بەسەر بە ڕێزانی ئێوە دەگرێنەوە شوێنەکانی خۆیان. زۆر بەخێر بێن ئەو پیرۆزە دوای سەرکەوتنی زیاتر. دکتۆر جان حەزەکەم پرسیاریەوە بکەم بۆچی پێتان وا بوو تابلۆیەکەی کاکە ڕەوەن شایانی یەکەمەیە؟ لە ڕاستیە تابلۆکە ئێمە چەند پێوەرێکمان هەبووەیەکێ لەو پێوەرانە پێوەری بابەت وەکو کۆنسپتی ئیشەکە کە بابەتێکی هەستمان کرد ئۆریژیناڵە. دوو ئەو مەساحە بەرفراوانەی کە ئەو کاری لەسەر کرد بوو دەسەڵاتی هونەری لەوێ زاڵە. سێ تەکنیک چوار ڕنگ. ئەم ئەو ڕەگەزانەی کە پێویست بوو لە کارێکی هونەریە وەکو گەنجێک لە ڕاستیە لە هەموو مەرجەکان لە کارەکانی ئەوە هەبوو. ئێمە بێشک کە کارەکەمان بینی ئەوەمان بەکاری یەکەم دانا. دەستان خۆش دەستان خۆش بێ کاقەڕین هەروە بە هەمان شێوە جەنابتان کە دەورێکی باڵاتان بینیوە لە هەڵسەنگاندەکە و دووبارە سوپاستان دەکەین. کاکەڕەوەن تۆ هیچ جاری کە بەشداری خەڵاتەکانی ڕوانگەت کردووە پێشبڕکێکە؟ دوو جاریکە وەڵڵا بەس مەرجەکانم تاوا نەبوو بەس ئەو ساڵە شتەکانمان هەم بە قانونی و مەرجەکانمان تاوا بوو پلەیەکەی میشمان بەدەستینە. کەماتە چییە؟ کەواتە کەماتە ئەمن حەماسم گرتەیە. کەواتە ئەوە پەیامێکە بۆ ئەو گەنجانەی کە دووەم بوونە یان سێم بوونیان ئەو گەنجانەی کە بەشداریان کردووە بەڵام نەیانتوانی تەنانەت بگەنە قۆناغی کۆتایی کەواتە هیوا ماوە بۆ ساڵانی داهاتوو بتوانن وەکو کاکەڕەوەن لە سەرستەیکی خەڵاتەکانی ڕوانگە پلەی یەکەم بەدەست بێنن. دووبارە پیرۆزە و بەو هیواین لە داهێنانەکان بەردەوام بین و کاری جواندر بکەین. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڕێزان ئێستاش خەڵاتی یەکەم بە کاکەڕەوەن دەبەخشرێتن لەلایەن هاوکارانمەوە. یا یەکەم دار کەواهینە ڕوانامەکە مەدالیەکە زۆر جوانە پیرۆزە. و ئێستاش ترۆفیەکە ئەوەی کە مێژوویە و دەمێنێتەوە. دکتۆر جان دووبارە پیرۆزە زۆر سوپاس زۆر بەخێر بێن و بە چەپە ڕێزانی ئەوە دەچونەوە شوێنەکانی خۆیان. گەلێک بەخێر بێن. زۆر سوپاس دکتۆر جان زۆر بەخێر بێن. کاکەرەنی زۆر بەخێر بێ کاکەڕەوەن هەر بەردەوام بە دەست خۆش بێ. زۆر سوپاس.